لە چوارچێوەی نەخشەکارێکە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ کە ئەمریکا ئەوێ پیادەی بکە و بیباتە پێشەوە لەگەڵ هاوکارەکانیا کە یەکێ لەوانە ئیسرائیلە بەجا لە تورکیا واروەها سووریا ئەم حکوومەتە تازەیەوە قەتەر و سعودیا ئیسرائیلی خسوەتە پێشەوە بۆ ئەمە بە نوێنەرایەتی سیاسەتەکانی خۆیکا بۆیە ئەم کوشت و کوشتارانە تەنیا حکوومەتی ئیسرائیل لێپسراو نییە نەتەنیا لێپسراو نییە بەڵکو ترەمپ و سەرجەم ئەمریکا لێپسراون بەرامبەر ئەمە یعنی تۆ سیرکرد هەر دوێنێ ئیعلان کرا لە ماوەی 72 کاتژمێرە 21 مناڵ کوژراون هەر لە دوێنێەوە تا ئیمڕۆ 15 کە کوژراون و هەروەها لەمانی پێنجەوە تا ئێستا 1054 کەس بە پێی وتەپێژی مافی مرۆڤ لە نەتەوە یەکگرتووەکانە کە ناوتەمین خیتانە ئیعلانی کردووە کوژراوە کە لەمانە 800 کەسیان لە چوارچێوەی ئەو خەتانەی دابەشکردنی خۆراکا بووە کوژراوە نە لە جەبها بوون نە چەکدار بوون نە شەڕ بووە نە هیچ شتێک بەتایبەتی ئێستا لە مانگی سێوە بە دوای ئەوەی ئاگربەسی 6 هەفتەی ئەنجام نێرا و نەچووەداوە ئیسرائیل ڕێگەی لە هەموو یارمەتیەکانی ڕێکخراوە ئینسانی و وێن و جیهانیەکان گرتووە کە ئەو بارهەڵگرتوشتانە کە هەیە بڕاتە ناوە بۆ کۆمەک و ڕێکخراوە ئینسانیەکان و ڕێکخراوەکانی وێن دابەشی بکە بەڵکو خۆی ڕێکخراوێکی دروست کردو بە ناوی دامەزراوی مرۆیی لە غەزا کە هێزەکانی ئیسرائیل و هێزە بەڵێندەرەکانی ئەمریکا سەرپەرشتی ئەکەن و لە 4 خاڵە ئەمە دابەشەکەن